سبەی شەو تەرمی 5 کەس لە قوربانیانی یەختا ژێراو کۆتوەکەی یۆنان دەگاتەوە هەرێمی کوردستان. دەستگای لووتکە دەڵێت تێچووی هێنانەوەی تەرمەکان لەلایەن ئەوانەوە دابین کراوە. وتەبێژی حکوومەتیش ڕایگەیاند هێنانەوەی تەرمی قوربانیان لە سەر ڕاستپاردەی مەسرور بارزانیە. دوای ئەوەی دەستگای لووتکە شەوی ڕابردوو بڵاوی کردەوە کاتژمێر 8:45 خولەکی شەوی هەینی کە سوکاری قوربانیانی دەریای ئایۆن بە هاوکاری دەستگای لووتکە پێشوازی لا گەڕانەوەی تەرمی 5 لە قوربانیانی ڕووداوەکەی 11 مانگە دەکەن. ئەمڕۆژ جوتیار عادل وتەبێژی حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕاگەیەنراوێکدا بڵاوی کردەوە ئێوارەی ڕۆژی هەینی تەرمی 5 لە قوربانیانی بەلەمی نقمبووی دەریای ئیجا لە سەر ئەرکی حکوومەتی هەرێمی کوردستان دەگاتەوە فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی. وتەبێژی حکوومەت دەڵێت هێنانەوەی تەرمی قوربانیان لە سەر ڕاستپاردەی مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانە. پاش ڕاگەیەنراوەکەی وتەبێژی حکوومەتی هەرێم دەستگای لووتکە لە ڕاگەیەنراوێکدا سەر لەبەری ڕاگەیەنراوەکەی وتەبێژی حکوومەتی هەرێمی ڕەت کردەوە و دەڵێت لەلایەن دەستگاکەمان و نوێنەرمانەوە لە وڵاتی یۆنان کاروباری یاسایی بۆ گێڕانەوەی تەرمەکان جێبەجێ کراوە و ئەرکی گێڕانەوەی ئەو تەرمانە ئێمە گرتومانەتە ئەستوی خۆمان نەک حکوومەتی هەرێم. دەستگای لووتکە ئاماژەی بۆ کردووە حکوومەتی هەرێم جگەلەوەی هاوکار نەبووە لەم کەیسەدا تەنانەت زانیاریشان لە ئابارەیەم بابەتەوە نییە و وتەبێژی حکوومەت ناوی چوار لە قوربانیەکانی بەهەڵە بڵاو کردوێتەوە. بەرەبەیانی ڕۆژی 11 مانگە یەختێکی پەنابەران کە لە یۆنانەوە بەرەو ئیتالیا بەڕێکەوت بوو لەناو دەریای ئایۆن لا نزیک دوورگەی پاکسۆز ژێر ئاو کەوت. کەیسی 21 پەنابەری کورد تۆمار کراون کە دەوترێت لەناو ئەو یەختەدا بوون. لەو ژمارەیەش 3 کەسیان ڕزگاریان بووە و تەرمی 5 کەسی دیکەیان دۆزراوەتەوە. بەڵام تا ئێستاکە 13 کەسیان بێسەر و شوێنن.